ناسک واحیدم بەرپرسی پرۆژەکانی ڕێکخراوی کوردستان دایلۆکەم وەک چۆن پێشتر چالاکیەکانمان بۆ جوانترکردنی ژیان بۆ لە کوردستان ئێستا چالاکیەکانمان ڕاگرتووە لە پێناو خۆشەویستیمان بۆ ژیانی خۆمان و ئازیزان و کەسانی تر. داواکارم خەڵک پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بن و سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە لە سەرەتاوە ڕۆژێنێکی باشی گرتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە. داواکاریشم لێی ئاگای لە گیرفانی خەڵک و لە بژێوی ژیانی خەڵک بێ. بەڕاستی خەڵک لە دۆخێکی خراپدایە، وەک چۆن هەمیشە کوردستان لە زۆرەوە لە ڕووی ئەمن و ئاسایش و زۆر خزمەتگوزاری و پاکوخراوێنی و تەندروستیەوە لە پێش عێراقەوە بووە. هیوادارم لە ڕوە ئابوووریەکەشەوە بگاتە ئاستێ ئێمە شانازی بە ژیانەوە بکەین تێیدا. بۆ داوا لە خەڵکەکەم کە پابند بێ بەڕێنمایەکان ئەم نەخۆشیە کەس ناناسێ، خاوەن پایەبی، کەسی سادەبی، ئاینداربی، بێ ئاینبی، ئەم نەخۆشیە پێ دەڵێ مرۆڤ لەسەر و هەموو جیاوازیەکەوەیە، هەر لە شتاق و ئاسوودە بن. من وەک هونەرمەندێکی شاری سلێمانی ئەڵێم بۆ ئەوەی ژیانی ماڵ و مناڵ و خێزانەکەت پارێزراو بێت و ئاسوودە بژین، وێستە لە ماڵەکان بمێنی نەوانێ و هەموو ڕێنمایە تەندروستیەکان وەکو خۆی جێبەجێ بکەین. زۆر زۆر سپاس. ئێستا هەمووان خۆتان دەزانین لە ماڵەکانی خۆمانین لەبەر ڤایرۆسی کۆرۆنا. پێویستە هەمووان لە ماڵەکانی خۆماندا بمێنینەوە بۆ خۆ پاراستن لە خۆمان و ئازیزانمان. من دایکم ڕۆژانە ڕێگەم پێدەدات یەک کاتژمێر ئەنتەرنێت بەکاربێنم. بۆیە لە یوتیوب سێری هاوڕێکان و یوتیوبەرەکانم کرد، هەمویان بێزار بوون لە ماڵەوە. بۆچی بێزار بوون لە ماڵەوە؟ ئەو کاتانی لە قوتابخانە بوون یاخو لە میوانیەکان، هاوڕەکانی قوتابخانەم دەیانگوت کەیتە قوتابخانە تەواو بێت و یاری بکەین. باشە، ئێستا قوتابخانە تەواو بووە، بۆچی یاری ناکەن لە ماڵەکانتان؟ من دایکم فێری کردوم ڕۆژانە کاتەکانی خۆم دابەش بکەم. بۆیە لەگەڵ دایکم خواردن دروستەکەم، لەگەڵ خوشکەکەم کتێب دەخوێنمەوە، لەگەڵ خوشکەکەم یاری دەکەم و کتێبەکان دەخوێنمەوە و کتێبەکانی قوتابخانە دەخوێنمەوە. تۆ ئەگەر دایکیت ئەوە ڕێنمای منداڵەکان بکە و خواردن خۆشیان بۆ دروست بکە و ماڵەکەت بە جوانی ڕێک بکە. تۆ ئەگەر باوکیت، خۆتان دەزانن باوک هەموو کاتێک لە ئیشوکاری خۆیت، بەڵام ئێستا کاتێکی زۆر گونجاوە لەبەرەوەی لە ماڵەکانی خۆیان دەمێننەوە. تۆ ئەگەر باوکیت، ئەوە یاری لەگەڵ منداڵەکانت بکە و کاتێکی خۆش لەگەڵ خێزانەکەت بەسەر بکە. بۆیە هاوڕێیانی ئازیز، من لێرەوە پێتان ئەڵێم کە بێزار نەبن لە ماڵەکانی خۆتان و کات لەگەڵ خێزانەکانتان بەسەر بەرن.